ئەو دەکەین کە بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بڵاوی کردوێتەوە کە دابشکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ڕێگەی بابلین کارتێکی ئەلکترۆنی دەبێت و بەوە بەشە خۆراک وەردەگرن. بەڵێ ئەمە لە کاتێکدایە کە بابلین حکومەتی عێراقی داوای کردووە کە لە هەرێمی کوردستانیش بابلین بەشە خۆراکی هاوڵاتیان لە ڕێگەی پسوڵەی خۆراکەوە بێت لە ڕێگەی کارتی ئەلکترۆنیەوە بێت کە باس لەوە دەکرێت ئەمە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانە دەبێت کە پێشتر لە دابشکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیاندا هەبوو. تایبەت بەم بابەتە یاسین محمود بەڕێوەبەری ڕێخستنی پسوڵەی خۆراکی سلێمانی لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە کاک یاسین سپاس ئامادەبوونت بە خێراتی. زۆر سپاس. خۆکارچێکە بەشە خۆراکی هاوڵاتیان بۆ لە مەودوا لە ڕێگەی پسوڵەی خۆراکەوە نابێت و هەوڵ دەدرێت لە ڕێگەی کارتێکی ئەلکترۆنیەوە بەشە خۆراکی هاوڵاتیان دابش بکرێت. شەکی سپاسانەکەم بۆ تا ڕوونکردن بدەین بە هاوڵاتیان ئەو کارتی زیرەکە کە حکوومەتی عێراق وەزارەتی بازرگانی فیدرال هەوڵدات جێبەجێکات و جێبەجێشی کردووە ئاسانترە بۆ هاوڵاتیان سوودمەندی زیاتر لەوێ هاوڵاتیان سوودمەند دەبێت لە جیاتی ئەو وەرەقی ئەیفۆڕی کە پێشتر هەبووە کە فۆرمی خۆراکیان پێوت. باشە کاگاسین ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە دوای ئەوەی کە خۆتەزانی بڵین ئەوەی کە بەدەستەواژەی خەڵکە لێ بایعەکە هاتە ناوەوە هەم بەم وەرەقەیە کارەکرا لە ناو وەرەقەکەیە کۆمەڵێک ئایتم هەیە کۆمەڵێک مواد هەیە کە دیاری کراوە و دابەشەکرێ بەسەر هاوڵاتیا و بەپێی مانگەکان لەویە هەر تۆ بچووتە بۆ لای وەکیلەکە بریکارەکە لێ ئەو لی ئەکردەوە بۆ بەپێی ئەو مانگەی خۆی ئێستا لە کارتە زیرەکەەکە ئەمە چۆن ڕێکەوە چۆن ئەتوانێت هی ئەو مانگەی بدەیت. کارتە زیرەکە زۆر لێرە هاوڵاتی زیاتر سوودمەند دەبێت و وەکیلەکەش تووشی کێشە نابێت. ئەو کارتە زیرەکە وەکو کاشێرێک وایە لە بەدەستی بریکاری خۆراکە ئەو کارتە زیرەکە دا بە جیهازەکە ئاینە کاشێرە ئەو مانگە چی هات بۆ ڕای دەکێشێت تەسلیمی هاوڵاتیەکەیە کارەوە لەوێش هاوڵاتی سوودمەند دەبێت جاران کە پێشتری ئەو ماگە ئەومان بۆ نهاتوو ئەوە هاتووە بەڵام ئەو ماگە خاستچی هاتوێ ڕێک ئەو کاشێرە ڕاکێشە و تەسلیمی هاوڵاتێکێک بە بێکەم و کوڕی. باشە ئەنی کاتە ئێوە سەرەتا ئەمەتان دابین کردووە بۆ بریکارەکان یعنی ئەو ئامێریان لەلایە پرۆستادای پرۆسەکە وەزارەتی بازرگانی عێراق پێی هەڵسا نموزەتێکی وەرکرد لە پارێزگای نەجەف لەوێ سەرکەوتوو بێ پاشان ساڵی 2009 بۆ 20 سەردانی پارێزگای دووهۆکیان کرد لە هەرێمی کوردستان عینەن ئەوە پارێزگای نەجەف دووبارە بۆ پرۆسەکە سەرکەوتوو بوو. باش ساڵی 2021 لە سلێمانی ئێمەش بریکارێکمان وەرگر وەک نموزەت لە کاری زەوشک هاوڵاتەکان سەردانی بریکارەکانیان نەکرد پەنجەمۆر لەگەڵ قەرەنی چاویان وەرگ بە جیازی کۆمپیوتەر وەکو بایۆمەتری بێ زەبەت وەکو ئەوەی لێت ئەو هاوڵاتێکە چیتە لای بریکاری خۆراکە کاتەکەدان پەنجەمۆر لێدا یەکسەر ئەزانانی ئەو هاوڵاتی خۆیەتی بەبێ کێشە و گرفت ئەو مانگە چی هاتوێ هەشێرەکە ڕاکێشە و تەسلیمی هاوڵاتێکە ئیتە ئەوە بڵێ ئەم مانگە ئەوە هاتووە ئەوە نەهاتووە لەوێ تۆزێ میکانیزمەکە تۆزێ قورسە بێت پێویستە ئێمە 3000 تقریبا 200 ئەوەنەوە کیلمان هەیە لە سنووری پارێزگای سلێمانیە ئەبێ هەموو بریکارێکی خۆراک ئەو جیهازی بۆ دابین بکرێت کە هاوڵاتەکە کارتەکەی هەبوو باشتر ئیسفادەی زیاتر لێکات لەو باشە کاگەسن یعنی کە ئەو کارتە هەبوو تەنها با بڵێن ئەندامی گەوری خێزانەکە دەتوانێت بەشە خۆراک وەربگرێ یەکێ لە ئەندامانی خێزانەکە ئەتوانێت بۆ لەبەر بەسمەی هەموو خێزانەکە وەرگیراوە لەگەڵ قەرەنی چاوی هاوڵاتەکە لەو جیهاز ئەو کاتە هەر یەکێکیان بچن گرفتێک دروست ناکات کێشەی نابێت لەبەرەی ئەو کاتی زیرەکە هەمان جاری پێشووە ژماری فۆرمی خۆراکیەکەی تیا لەگەڵ ناوی هاوڵاتێکە سەر و خێزانەکە و ئەندامەکان بەس ئەو جاری پێشوو لە فۆرمی خۆراکیە ناوی خێزانەکان هەنووسە بەڵام لە کارتەکە ژماری فۆرمەکە دەنووسێ و سەر و خێزانەکە دەنووسێت. بەڵێ کاگاسین تەوانم پرۆسەیەکی وردەکاری زۆرەوێ خۆتەزانی پرۆسی بایۆمتری کە لە هەرێمی کوردستان ئاکرا کاتێکی ویست یعنی کاتێکی زۆری وزەتا تۆ بتوانانی هەموو هاوڵاتیەک بتوانێت بێتە خاوەنی بڵێن کۆدێکی بایۆمتری خۆی بۆ ئەمەش هەروایە چکە ئەمە ئەندامانی خێزانەکەش ئەچنە ناو پرۆسەکە ئەم کارە چەند ئەخانێ عنی بڵێن بنکە هەر لە لای بریکارەکە تو ئەم کاراکە یاخود ئیتر بنکەدا ئەنێن بۆی کە هاوڵاتی بڕوا لەوێ کاتی ئەلکترۆنی دەرکا ئەوەی کە هەیەی سەردانی بریکارەکە بڵێن بۆ ئێستا بۆ چێک و تازە زەواجەکە دوو نەفرن حتمما ئەبێ هەردووچان ئامادە بن
جارانێکیان هاات یا ژنەکە یا پیاوەکە هات بڵێ تا ئێستش مەبەسم بۆ داخڵکردنی داتاکانە داتاکان خۆیان داخڵ ئەبن یاخود ئەبێ بە پرۆسەیە کابڕا بۆکو پرۆسی بایومتری تر هەر خێزانێک بچێ بۆ شوێنێک داتاکەی داخڵکە اینجا کارتەکەی بۆ دەکرێت پرۆسی لە ئەلکترۆنیکردی فۆرمی خۆراکیەکەی لێوە دەرەچێت بستم بۆ نمونە پێداڵم خێزانێک دێ فۆرم بەعی دەرەکات جارانە هات وستەمسەکاتی هەموو هێنا بۆ ئێمە ئێستاش هەر بەردەوامە ئیشەکەی بۆ کرا و کۆتایی مانگ فۆرمەکەی بۆ دەرەچوو بەڵام ئەوان بەرنامێک تیشان داڕشتووە کە لە ڕێ ئەپلیکیشنێکە وەزاری بازرگانی دایەمەزرێنێت بۆ هاوڵاتیان بەڕێز کاکڕنج خێزانی پێکەوەناوە مستەمسەکانی خۆی کسکانەکە بۆ ئەپلیکیشنێنێرە بۆ ئەو ینی وەزارەتی بازرگانیە پسۆڵی خۆراکی سلێمانی داخڵە بێت کە داخڵ ئۆکەی درایە ئیشەکەت بۆ جێبەجێ کراوە لەوێ ئەو حاڵەتەش لەوێ هەر هەیە ئەمە بەس لای من ئەمێ ڕوونکردنەوەی زیاتر بوو بەسمات وەرئەگیری چاویش وەنیە کاتە تۆ ئەبێ هەموو ئەندامێکی خێزانێک بڕوا بۆ ئەم پرۆسەیە یعنی ئەم پرۆسەیە لە لای تەمان لە لای بریکارەکە ناکرێ ئەبێ لە لای شوێنێکی تایبەت وەکو چۆن بۆ بایومتری ئامادەکرا بوو بۆ ئەمیش ئامادەکرێت واهەیە یاخود ئێوە بۆ تازە دەستپێکردن ئەبێ سەردانی پسڵی خۆراکی سلێمانی ئەو ئەمیکانیزم ئەو ئەمێرانی کۆنیشنە بێ هەر سەردانکەن ئەوە لە ڕێی بریکارەکانەوە ناڵم لە کارێزەشێک بە چیلێکمان دامین کرد کە کەمترین بڵین خێزانی لابوو تقریبا لە ماوەی 3 ڕۆژدا 200 شتێ ئایلە پرۆسەکە جێبەجێ بوو قەرەنیان وەرگیرا و بەسمەکەشیان وەرگیراوە باشە دیارە بەشێک لە هاوڵاتیان کۆمەڵێک پرسیاریان لەسەرم بابەتە لا دروست بووە ڕەنگە هەندێک لە خێزانەکان ئەندامێکی خێزانیان لە دەروی وڵات بێ یاخود لە ڕووی تەندروستیەوە تەندروستی باش نەبێت تا بچێ بەشدار بێ لەم پرۆسێدا ئەمە چۆن کاراسانی بۆ دەکرێت ئەوە قسەی لەسەر کراوانی ئەوەی کە مەوجود بێ حتمما لەبێ بەسم و قەرەنی وەرگیرێت باشە ئەوە ئیتر خۆ تێبگە لە مەسەلەکەەوەیە بەڵام کەم ناڕەحەت بێکەم ئەندامێک بێت ئەتوانێت بەس بەسمەکەی لێ وەرگیرێ و داخلی جیازەکە بکرێت دەوێت یعنی هەر ئەبێ گەڕۆکتان ئەخنان پرۆسەکە وردەکاری زۆر کاکڕنج لەم حاڵەتەیە بەڵام من لێرە بە ئیسفادە سوودمەندێکی زیادە هاوڵاتی دەبینم لەویە جاران من خۆمی سەر ڕۆژانە دەیان هاوڵاتی فۆرمەبایەکەی ون کردو 20 ون کردو بەڵام کە بوو کاتەکەی خاتە جیرفانی ون نابێت لە ئەوە زیاتر هاوڵاتی لێ سوودمەند دەبێت باشە کاگەستنێکێکی دیکە لە پرسیاری هاوڵاتیانەوە کە لە ماوەی ڕابردوودا باز دەوەکرا کە هەر هاوڵاتیەک موچەکەی لەسەر و ملیۆن و بێت ئەو کاتە لە بەشە خۆراک بێبەش دەبێت و لەم وردەکاریشتا کە باس لە موچەی ئەندامانی خێزانەکە ئەکرێت لە بەشە خۆراک بێبەش دەبێت بەشە خۆرا ئەوەی کە ملیۆن بەرە ژوور و بەڵێ خۆراکی حەج بکرێت ڕائەگیرێت بەس ناوی لە داتای سلێمانیدا دەمێنێتەوە ڕۆژانەش ئەوە بەردەوامە هەمە وەمانێت و بەغداد بە لیستیش بۆمانەوەی کە لە سەر عێراقی فیدرال موچیانەیە مانگانە بە لیست دێنێرێ ئەوەنە لیستە ئەم هاوڵاتیانە موچیان لەسەر و ملیۆن و نیوێ بەشە خۆراکیان ڕابژێت باش ئەی تایبەت بە هەرێمی کوردستان ئێستا تۆڵێەوە بۆ عێراق ینی مەسەوانی کە موچیان لەسەر عێراقا بۆ هەرێمی کوردستان چیتان کردووە لە بەرنامەی پێشووتە لەگەڵ بەڕێز لێرە دانیش هەمان قسەم کردم ئێمە چاوەڕوانی بڕیاری وەزاری بازرگانی هەرێمین لە ڕێ ئەوانەوە داوا بکرێت لە وەزاری دارایی ئەو فەرمانبەرانی موچیان لە ملیۆنی بە لیست ئامادە بکرێت بۆی سەردانی لیستەکان بگا بەدەست ئێمە و بە خۆشحاڵیمەش پرۆسەکە جێبەجێ بکەین باشە بە ئەمە تایبەت بوو بەوەی کە هاوڵاتی چۆن ڕێکاری ئەلکترۆنیەکە بگرێتە بەر بابێنە سەر بەشە خۆراکی هاوڵاتی ئێستا لە عێراقا دەستەواژێکی تر هاتۆتە ئاراوە ئەوش پێوترێ سەبەتەی خۆراکی کە ماگانە دابینە سەلەی غذایی یا سەبەتەی خۆراکی ئەوەی کە هاوڵاتی لانێگلی لێ هەبێ خاویەکە لە دابشکردنی سەبەتە خۆراکیەکە یاخود بۆ نمونە لە سەبەتەیەکی خۆراکی ئەگەر حەوت جۆر خواردن هەبێ ئایتم هەبێ جاری وا هەیە چواری وەرەگرێ سیانی دوواکە ئەمە چۆن کاری لەسەرکرا ئەو پرۆسی دابشکردنی بەشە خۆراک و دابینکردنی خۆراک لەلایەن بریکارەکان بۆ هاوڵاتیان ئەو زیاتر پێیوەستە بە بەڕێوەبەراتی دابشکردنی کەلوپەری خۆراک نەگەم بە منەوە من ناتوان تەوزیح بم لەسەر ئەوان چون پرۆسەکە لە لای ئەوان جێبەجێ بێت نەک لە لای من ئەوەی لە لای منە زیاتر ئیشوکای ڕۆژانی هاوڵاتیانە لە فۆرمی خۆراکی و دابینکردنی فۆرم بۆیان و تەوجیهکردیان بۆ داری سوتەمەنی کراکاتی نەوتەکانەوە بەڵام وەکو تەجهیزی خۆراک و دابشکردنی خۆراک پەیوەندی بە دابشکردنی کەلوپەری خۆراکی سلێمانیەوە هەیە
ئێمە ڕەتمان بەوە نییە باش ئەوەی حاڵەتەکە باشە کەواتە کاک یاسین دەمەی با بڵێن پسوڵی خۆراک و کردنی بە ئەلکترۆنی کۆمەڵێک ڕەنگە کێشە و گیر و گرفت لەو کاتە بێتە ئاراوە ڕەنگە تا ئیستش بەشێک لە ئەندامانی خێزان کاتێک کە مناڵێکی تازەیان هاتوۆتە ناو خێزانەکە تەنها بە تۆمارێک بۆی نووسرابێت نەچوو بێتە ناو سیستمی با بڵێن ئەم پسوڵەی خۆراکەوە و مۆرێکی لەسرە لەم حاڵەتەدا چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت ئێستا ئەمە لای خۆمان تقریبان 4-5 مانگە ئیشی مناڵمان ڕاگرتووە لەبەرەوەی بە بەیان وولادە ئیش ناکرێت بەس جاران پێشتر بە سوورەت قەید ئیشمانەکە سوورەت قەیدی ئەلکترۆنی بۆ مناڵەکە داخڵە کرا حازرە بوو داخڵ بەرنامەکە و ئیزافاکرا ئێستا سوورەت قەید ئەلکترۆنیک هەشتیان پێ ڕاگرتوین ئیلا ئەڵێ ئەبێ بێ بە کاتی نیشتیمانی یاڵە بێت سەردانی بەڕێوەبەرایەتی بکات بۆ داخلکردنی لەسەر فۆرمی خۆراکەکەی خۆیان مناڵێکی تازە کاتە کاتی نیشتیمانی اینجا داخڵە بێت یعنی بکرێتە ساڵێک و مانگ اینجا بتوانێت مناڵە داخلکە لەبەرەوەی ساڵ هەتا مناڵیش ساڵ و مانگ تێنەپەڕێنێ نابێتە خۆراک لە لای ئێمە وەکو بەرنامەکە خۆی وایە بەرنامەکە ئاوادان بەرنامەکە هەوای عێراقەوە پێشووتر بابەتێک هەبوو ئایتمێک هەبوو لە ناو خۆراکە ئاوی شیری مناڵ نییە شیری مناڵ نییە ئەوەی حاڵەکە ببوایە ئێمە داواشمان کرد من بەرایەتی بە کتابێکی ڕسمی داوام کرد لە بەزرگانی گشتی خۆمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ بکرێت کە لەگەڵ وەزاری بازرگانی عێراق قسە بکرێت ئەو حاڵەتە ڕاگیرێت هەندێک کەس لەوە تۆزێت تۆ زەرەومەندە مناڵی وا هەیە ساڵێک کاتە نیشتیمانەی بۆ دەناچی بۆ داخڵ نەبێت لەو حاڵەتەیە هیچکەینەوە وەکو جاری پێش و کاتی نیشتیمانی نییە با بە سوودقەید ئەلکترۆنیەکە کە مناڵ بۆی دەکرێت ئیشەکانمان بۆ ڕای کرد تا ئێستا ئەو جواب دەست نەکەوتووە باش وەڵام میهرەبان پرسیارێکی کرد لەسەرەوەی کە ئەوانەی کە بڵێن مەوجود نین لێرە نین یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڵام ئەندامی خێزانەکەن ئەوانی تر مافیان نامێنێ لەم ئینە تازە ئەوانی کە مەوجود نەم لە بۆ پەنجەمەوە مافیان نامێنێ لەو حاڵەتەیە بەڵام هەر ئەندامێکی خێزان ئەندامێکی خێزانەکەن بەس ئەو گەوابێ حەزبی حەسەیان بۆ دەکرێت بە شەخۆراجیان ڕاگیری لەوێ باش یا لەوانێ بڕیارێک بێت بە شەخۆراکی هەر ڕایگرێت نەیگرێتەوە باشە کاگیاسین بابەتێکی دیکە هەبوو کە بازەوە دەکرێت ئەم کارتە تەنها مامەڵەی بۆ وەرگرتنی بە شەخۆراک نیە ڕەنگە هەندێک کار و با بڵێن ئەرکیتی پێ جێبەجێ بکرێت ئەمە چۆنە ئایا ئەم کارتە تەنها بۆ بە شەخۆراکە یاخود لە داهاتوودا ڕەنگە هەندێک مامەڵەی دیکەی پێ بکرێت کرا لە بینی وەزاری بازرگانی عێراقی فیدرال و وەزارتی خۆشمان وەزاری ناوخۆی عێراق وا بڕیاردانرا هەندێک ئیزافەی بۆ بکرێ ئەو کارتە ئیزافەکان لەسەر کە ئیش بڵێن هەچی معلوماتی من هەیە لەویا بێت بتوانم ئەو سیمکاتی کە پێوەتی بە کارتەکە وەکو این مۆبایل وایە کە بدرێت لە هەر شوێنە ئیشی لەسەر بکرێت ئیشی مامەڵەی هاوڵاتی لە یان ڕای بگرێت بۆ کاتەش ئیش بکرێت بەڵام لەوێ جارێ ئەوە ماوەتەوە کاری پێ نەکراوە جارێک کاری پێ باشە کاگیاسین بابەتێکی دیکەیە ڕەنگە زۆر جار هاوڵاتیان کە ئەم پسوڵەیان لایە کە ئێستا وەرەقەیە ئەم مانگە کە خۆراگێت وەری ناگرن ڕەنگە مانگێک دیکە کە خۆراگی هەردووکی بەیەکەوە وەرەگیرێت لەم سیستمی کارتە ئەمە ئاساییە کە من ئەم مانگە خۆراک هات وەری نەگرم مانگی داهات و وەری بە ئاسایی نازانم من شوک من کتابم بۆ هاتوو لە وەزاری بازرگانیەوە ئێمە زیاتر ڕسمیاتەکانمان لە وەزاری بازرگانی عێراقەوە بۆ دێت بڕیارێکیان دەرکرد بۆ سەرجەم تەموینەکانی عێراق هەچ هاوڵاتێ لە ماوەی مانجێک دوو مانگ بە شەخۆراکی ڕانەگرت بە شەخۆراکە وەری نەگریانی من وەرم نەگرت بە شەخۆراکەی ڕاگیرێ ئەوان بە ئەوان بەتەمای ئەو شتن ئێستا لەو حاڵەتەیە هێشتا نەبوو بە بڕیار ئەوان داوایان لێم کردوڵێ ئەو حاڵەتە بکرێت ئیشی لەسەر بکرێت وەکو بڕیارێک دەرچوویانی کتابەکە هاتوو بەڵە کتابەکەم لەلایە کەسێک هاوڵاتێک دوو مانگ بە شەخۆراکی وەرنەگرت ئاگاداری بریکاری خۆراکە ئاگاداری بەڕێبەراتی بکات و کەم هاوڵاتی نهاتوو بە شەخۆراکەی کاتە پێویستی پێێنەوە بۆ حاڵەتە لێکیان ناوەتەوە ئەوەیە ئێگەر هات و حاڵەتێکی زەڕور هەبوو بۆ منە هاوڵاتی لەو دوومانگەیە لە سەفەرێک بوو حاڵەتێکی نەخوازرا و هات بۆ پێشەوە یعنی ئەمانە چۆن لەبەر چاوە گیرێت من بەبەستەکە ئەساڵی هاوڵاتی لەوانەیە بەڕێزت سەفەرێک کرد بێ ماڵت دوان نەفەری لە ماڵەوە ماوەت ئەتوان بچێ خۆراکەوە ناتوان بچنواری باڵێ لێرە شاوردەکاری تر هەیە ئەگەر ژن و مێردێک بوون و سەفەریان کرده بووچی بابەتەکە خۆت ئاماژەی پێ دەکەی زۆر وردەکاری زۆر من ناڵێم ئەم پرۆسەی کاتی زیرەکە و داخڵکردنی و تەوزیعکردنی پرۆسەیەکی زۆر وردە پێویستە بە وردەکارێکی ئێمە هەتا ئەوەشمان لەگەڵ بەزاری بازرگانی عێراق کرد وتمان ئێمە هەندێک شوێن هەنێ قەزەم ناحیەیە
هەندی وەکیلمان هەیە بریکاری خۆراکمان هەیە خوێنەواری نییە ئەو جیهازە بەکاربێنێ ئایا چۆن بەکاری بێنێ و چۆن بەکاری نێنێ ئەو جیهازانش بە خەنتی ئینتەرنێت و مەزبوطە ئینە ڕابتە بەڵێ ئێوتمان بەخواێمە دیوامان هەیە هەر خەتی ئینتەرنێتی هەتیان حتا لەوێ ئەوەشمان ئەو ڕێگەشمان خستە بمان وەکو لای ئێوە نییە ئێمە منتیقی نائیمانێ شاخمانێ خەزاننا لادێمان هەیە وەکیلمان هەیە لە مالومێ دوو وەکیلی خۆراکی یاک وەکیلێکی خۆراکی ئەو حاڵەتانە لەوێ وردەکاری زیاتیان با دوا پرسیاکەن گەر بە کورتی ئەگەر ئەم کارتە پسوڵەکە کەون نەبوو ڕێکارێکی بوو ئەگەر ئەم کارتە ون بوو چی ڕێکار ئەوان تا ئێستا پیانەوە دیکان ڕنج بڵێن کە تاونە بێ ئەوێ احتیفازێکی زۆر بە خۆی پێ چون ئێستا بەڕێزێک فۆرمەکەی ون بوو لە لای من ئەتوانم من بەدەلێکی بۆ دروستکەم ئیشوکاری ڕۆژانەی خۆی پێ بەڵام کارتەکە ئەوە هێشتا بەدەلی بۆ دەنەدۆزراوە کە ئەو کاتە ئایا ون بێت جار هێشتا نەگەشتە دەستمانێکی بوو نەمە بەسمەگە ڕێکارێکی بۆ دا ئەندرێت ئێمە ئێستا کاتی نوتمان هەیە هاوڵاتی وەرێگرێ باشە هاوڵاتێکە دوێنێ پێرەسەردانی منی کرد و کاتی نەوتەکەمان ون بووە کاکەجان ئەوە بڕیاری ڕێنمایی ئەوانە کتابێکی شوتاوی بەشی ون بووەکان ئەڵی کاتی نەوتەکەم ون بووە کتابەکە بە کاتی پێشووی ڕقەمی و کۆدیە ئەو کۆدە سقوت پێکەن بۆ ئیشی پێنەکرێت دانیشتری بۆ دروستەکەن ئەی بێت لەوانەیە ئەمانش بە هەمان بەرنامە بە هەمان شێوە میکانیزم دەستەکان نەخۆش زۆر سپاس بۆ وەرێز یاسین محمود کە بەڕێزیان وەرەبەر ڕێخستنی پسوڵەی خۆراکن لە سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونە بەخێر بێ ئامادەبوونت